وەک پزیشکێکی ژووری فریاکەوتن هەموو ڕۆژێک کاریگەری پەتای ئەنفلۆزا بینم، بەڵام هەرگیز شتێکی لەم جۆرەم نەدیوە. من لە نێو بنکەی فریاگوزاریم لەناو سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان و ئەگەرەتەوێت ئەم وەرزی ئەنفلۆزایە چۆن خۆت و خێزانەکە پارێزی ئەوە هاتووی بۆ شوێنە ڕاستەکان. ئەمە کاژمێرێک بەخشی تەلەڤیزیۆنیە کە باشترە لە چیز خۆتی نەیت هەموو شتێک کە پێویستە بیزانی لەسەر ئەنفلۆزا و ڤایرۆزی H1N1. بەرنامەیەکی نوێی دکتۆرەکان تایبەت لەسەر ئەنفلۆنزا ئێستا لە 50 ویلایەتە بە 41 بڵاو بۆتەوە. ئایا شارەکەت تا چەند سەلامەتە؟ دوای زیاتر لە 4 دەیە ئەمە یەکەمین پەتایە. ئایا کورتێنان لە کوتانەکانە هەیە؟ پێویستە کات کوتانی H1N1ەکە بکەیت؟ چونکە زۆر گرنگە هەموو ڕاستیەکان بخێنەڕوو. پرسیارەکان بۆچی H1N1 بۆ هەنێک کوشندەوە بۆ هەنێگوانیە؟ پسپۆڕەکان ڕاستەوخۆ لە CDCەوە وەڵامتانێنەوە. هەروەها ئەچنە ناو ئەو تاقیگەیی کوتانەکانی لێ درویزەکرێن. خێزانەکەت پارێزە، خۆت بپارێزە. نیوەی ئەم ناڵانە پێشەی بۆی ئەنفلۆنزاکەوە بمرن تەواو تەندروستن. باشترە بەرنامەی ئەمڕۆی دکتۆرەکان لە چ سپۆرتان نکەن کە پسپۆڕەکان لە شاشەی تەلەڤیزیۆنەوە